فەرمانگەی تەندروستی کەرکووک ئاماری چالێکیەکانی بۆ ساڵی 2019 ڕاگەیاند. بەڕێوەبەری ڕاگەیاندنی فەرمانگەی تەندروستی کەرکووک لە لێدوانێکی تایبەتدا بۆ گەلی کوردستان ڕایگەیاند کە لەم ساڵدا نەخۆشخانەکانیان 380,000 نەخۆشیان لەخۆگردووە و 338,284 منداڵش لەدایک بوون و ناونووسکراون لە سنووری فەرمانگەکەیاندا. 38,000 حاڵەتی ولادەمان هەیە. ئەمان ئەم حاڵەتی ولادانە کە سیرەکەی لە نەخۆشخانەکانی ئێمە بووە زۆرجار پێویستی بەوە بۆ عملیات بکرێت، چاودێری باشی بۆ بکرێت. پرۆژەشمان هەبووە، پرۆژەکان پرۆژەی گەورەمان جێبەجێ کردووە. یەک لەو پرۆژانەی کە کردنەوەی نەخۆشخانەی 200 قەرێوەڵەیەکەی حینەسرا ئەوە بۆ منداڵبوون و چارەسەرکردنی منداڵە و یەکێک لە نەخۆشخانە گرنگەکانی شاری کەرکووکدا ئەندرێ. نەخۆشخانەی 400 قەرێوەڵەیمان هەیە کە خۆشبەختانە کارەکان تەواو کرێ و ئەکرێتە باری ئەوەی کەوا نەخۆشخانەکە تەواو بکرێ و بتوانین خزمەتی هاوڵاتیانی پێبگەێنین. لەگەڵ نەخۆشخانەیەکمان هەیە، نەخۆشخانەی هەویجێ 200 قەرێوەڵەیە، ئەوش ئیستا حالیان لە تقریبا نسبەی ئینجازی گەیشتە 75% ئەوش نەخۆشخانەیە تەواو کرێ. لە بەرامبەردا بەڕێوەبەری بەشی پشکنین لە فەرمانگەی تەندروستی کەرکووک ڕایگەیاند کە لە ئەمساڵدا دەستیان کردووە بە سەربڕێکی زۆر لە خواردەمەنی ماوە بەسەرچوو ئەو خواردەمەنیانی کە کاری فێڵیان تێدا کراوە. کۆی گشتی ئەم هەڵمەتانم ئەم پشکنینایی تایبەتی کە کرێنان ئەو لژنانەوە 337 تن خۆراکی ڕق بابلین لە ناوبرا و 8,000 لتر شلەمەنی و ئاو لە ناوبرا بە جۆری ئەوەی کەوا ئەمانە ینی یان ئەکسپایر بوونە یاخود مێژووی بەسەرچوو یاری پێکراوە یا مادەکان لە گونیەیەک و بۆ گونیەیە دیکە نەقلکراوە بە علامەتێکی کە باوە ناو خەڵکی کە پێدێن غشتی جاری ئەمەلوین غشتن غذایی. بەپێی زانیاریەکانی گەلی کوردستان کە لە چەند سەرچاوێکی نافەرمی بەدەستی کەوتووە لە ساڵی 2019دا زیاتر لە 5,000 حاڵەتی وەفات تۆمار کراوە، بەڵام تۆمارکردنی حاڵەتەکانی وەفاتکردن بەهۆی دابەشبوونی بەسەر تەندروستی و دادگا و بەڕێوەبەرەتی پۆلیسی کەرکووکەوە تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ کام لەو لایەنانە ئاماری کۆتاییان بڵاو نەکردوێتەوە. ئازادشکوور، گەلی کوردستان، کەرکووک.